لە قەزای کەلاری ئیداری گەرمیانەوە دەستی دوعا و نزا و پاڕانەوەیان بەرز کردوتەوە و داوای بارینی بارانی ڕەحمات لە خودای گەورە دەکەن. ئامادەبووان بە دڵێکی پڕ لە ئیمانەوە هاتوون بەشداری لە ئەنجامدانی نوێژە بارانە بکەن. مەنای خوای گەورە و میرەبان ئێمە وەکو خەڵکی گەرمیان هاتینە بۆیرە بۆ نوێژە بارانە. ئێمە هەمومان محتاجی خوای گەورەین، هاتینە لەیرات داواکەین لە خوای گەورە زەلیلی خۆمان پیشانە دێن بەرامبەر خوای گەورە بەشکم ڕەحمان لێ بکە و بارانمان بۆ بارێنێ. پەنامان بەقاتی هاوارە مانای خواکەین بارانێکی و ڕەحمەتمان بۆ بارێنێ بۆ هاتی خوای گیان خوایەوە ڕەحمی خۆی ڕەحمان پێ بکات. دەسەڵاتمانی خوای گیان هاڵمان بەلای تۆیە خوای گیان دەسەڵاتمانی یا ڕەبی خوایە بارانێکی و خێرمان بۆ بارێنێ. مامۆستایانی ئاینی دەڵێن ئەمە سونەتێکی پێغەمبەری پێشەوایە درودی خوای لەسەر بێت، بۆیە زیندووکردنەوەی گرنگە بە تایبەت لە ئێستادا کە مرۆڤایەتی لە هەموو کات زیاتر پێویستی بە ڕەحمەت و میهرەبانی خودای گەورەیە. بسم الله الرحمن الرحیم. سڵاو و ڕەحمەتی خوای گەورە لە تەواوی بینەران. دیارە ئەمڕۆ ئێمە لە گەرمیان و لە کوردستان بەگشتی کەم بارانیەکی زۆر بەڕاستی وڵاتی ئێمەی گرتووەتەوە و ئێمە هەموو کات دەزانین ئێمە لاوازین و ئێمە بەندەین و ئێمە لە بەردەمی خوای گەورەدا پێویستمان بە ئەم هەنگاوەیەوە هەنگاوەکانی خۆچاکردن. بۆیە ئەمڕۆ الحەمدوللا مامۆسایانی ئاینی و تەواوی موسڵمانانی دەڤەری گەرمیان لە کەلار هەڵساین بە زیندووکردنەوەی ئەم سونەتە و تازەکردنەوەی پەیمان لە حزوری خوای گەورە. بۆیە ئەمڕۆ ئێمە بەڕاستی ئومێدمان بەخوای گەورەیە و ئەمڕۆ بۆمان دەرکەوت هەمومان کە ئێمە هیچمان پێ ناکرێ، ناتوانین قەترێک باران لە ئاسمان بێنینە خوار ئیلا ڕەحم و سۆز و بەزەی و میهرەبانی خوای گەورە نەبێ. بۆیە هەمومان داواکەین خوای گەورە بارانی ڕەحمەتمان بۆ بارێنێ. الحەمدوللا جەنابتان بینیتان کە حەشاماتێک و خەڵکێکی زۆری گەرمیان ئامادە بوون، خەڵکێکی باش هاتنە دەمانەوە الحەمدوللا. ئێمەش وەکو جێبەجێکردنی یەکێک لە سونەتەکانی ڕەسوول الله صلی الله علیه وسلم ئەم کارەمان ئەنجامدا، چونکە هەستەکەین بەڕاستی کاتیەتی و باران دواکەوتووە، خی گەورە خۆی باشتری لێ ئەزانێ، بەڵام نەبوونی باران مصیبەتێکی گەورەیە و ئێمەش هاتین یەکەم بۆ تازەکردنەوەی بەندایەتیمان لەگەڵ خی گەورە و بۆ تازەکردنەوەی شوێنکەوتنی سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و بۆ پاڕانەوەیکی جەماعی لەم دەشتا و دەربڕینی زەلیلی و بێدەسەڵاتی و لاوازی خۆمان، بەڵکو خی گەورە بەزەی بە هەمومانە بێتەوە بارانێکی ڕەحمەتمان بۆ بارێن. نوێژە بارانە کە بە مەبەستی داواکردنی بارینی باران ئەنجام دەدرێت لە سەردەمی پێغەمبەری خودداوە درودی خوای لەسەر بێت بە چەند شێوازێکی جیاواز ئەنجام دراوە. تا ئێستاش موسڵمانان ساڵانە لە کاتی مەترسی سەرهەڵدانی وشکە ساڵیدا نوێژە بارانە بە کۆماڵ ئەنجام دەدان. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.